وەک چۆن پەکخستنی پەرلەمانی کوردستان بۆتە خاڵی گەورەی ناکۆچی نێوان گۆڕان و پارتی، ئەگەری زۆرە لە داهاتوویەکی نزیکدا ڕێکەوتنەکەی گۆڕان و یەشێتی لە پەرلەمانی کوردستانەوە بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمە دەبێتە وەرچەرخانێکی گەورە بۆ دەربازبوون لەو چەق بەستوویە. بە گوێرەی زانێرەکانی NRT کە لە چەند سەرچاوەیەکەوە دەستی کەوتووە، فراکسیۆنەکانی یەشێتی و گۆڕان هەوڵ دەدەن لە داهاتوویەکی نزیکدا لە پەرلەمانی کوردستان یەکەم هەنگاوی عەمەلی بۆ ڕێکەوتنامە سیاسیەکەیان دەست پێ بکەن، ئەویش لە ڕێی دروستکردنی کوتلەیەکی پەرلەمانیەوە. سەرۆکی فراکسیۆنی یەشێتی ئاماژە بەوە دەکات ڕێکەوتنەکەی نێوان حزبەکەی و گۆڕان ڕێگە خۆش دەکات تا پێکەوە ئێتیلافێک دروست بکەن لەسەر ئاستی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان. ئێمە بەپێی ئیتفاقی سیاسیەکەوە ژمان کردو لەگەڵ برادرانی بزوتنەوەی گۆڕان ئێتلافێک لە نێوان فراکسیۆنەکانماندا دروست دەبێت، بەڵام میکانیزمی ئەو ئێتلافە چۆن دەبێت ئەمە لە ئەو پاشکۆیی کە ئامادە دەکرێت بۆ ڕێکەوتن نامەکە واژۆی لەسەر دەکرێت دیاری دەکرێت میکانیزمی کارکردنمان لەناو پەرلەمانی کوردستان چۆنە، بەڵام ئەوەی کە واضحە ئێمە لەگەڵ برادرانی گۆڕان لەناو پەرلەمانی کوردستان هەموو پرۆژانێک کە پێشکەشمان کردو جیاوازیی ئۆتۆمان نەبووە لەگەڵ یەکتریدا. پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمان هێشتا سوورە لەسەر بۆچوونەکانی پێشووتری کە ئەویش بریتیە لە گۆڕینی سەرۆکی پەرلەمان. هەروەها سەبارەت بە ڕێکەوتنی فراکسیۆنەکانی گۆڕان و یەشێتی لە پەرلەمانی کوردستان دەڵێ لەم بارەیەوە هیچ کێشەیان نییە. بەنسبەت بوونی یەک فراکسیۆنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە هیچ شکالە تێکمان نییە، کێشە و یاخود بابەتێکی تایبەت بە خۆیتیان بەنسبەت کاراکردنەوەی پەرلەمانی ژێمە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە جەخت لەسەرەوە دەکەینەوە خوازیاری ئەو دۆخە نەبین کە پەرلەمان تێکەوتەوە هیواداریشین لە زووترین کاتدا پەرلەمان کارا بێتەوە، بەڵام بە شێواز و تێفکرینمان جیاوازە لەوەی کە هەر یەکەو بە شێواز و میکانیزمێک دەمانەوێت پەرلەمان کارا ببێتەوە. بەلای ئێمە ئەو شێوازی ڕابرد و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و ئەو سەرۆکایەتی کە هەی بۆ پەرلەمان ئەو کارانە کۆتایی پێهاتوە. زیاتر لە 7 مانگە پەرلەمانی کوردستان لە کار خراوە و پارتی دیموکراتی کوردستان ڕێگە نادا سەرۆکەکەی بگەڕێتەوە سەرکار. هیچ ئاماژەیەکیش نییە کە لایەنە ناکۆکەکان لەسەر ئەم پرسا بگەنە ڕێکەوتن، بەڵام فراکسیۆنەکانی یەشێتی و گۆڕان بە دروستکردنی کوتلەیەک دەتوانن جوولەیەک بدەنەوە بەو چەق بەستوویە ئەگەر بێت و داوای گرێدانی دانیشتنی پەرلەمان بکەن لەگەڵ فراکسیۆنەکانی یەکگرت و کۆمەڵی ئیسلامی. ڕێبوارکاکەی NRT هەولێر.